ئێرە کوشتارگەی نوێی سلێمانیە. لەگەڵ نزیکبوونەوەی جەژنی قوربان ئەرکی ئەمان زیادی کردووە و ڕۆژانە هەزاران سەر ئاژەڵ سەر دەبڕن. پسپۆڕێکی پشکنینی گۆشت لە کوشتارگەکە دەڵێت لە پێناو تەندروستی گۆشتەکەی پرۆسەی سەربڕینی ئاژەڵەکە و پاکردنی بە چەند قۆناغێکدا تێدەپەڕێت کە زەحمەتە لە ماڵەوە ئەم قۆناغانە ببینێت. بەڵێ سەربڕین لە کوشتەرگەی نوێی سلێمانەیە عملەی بە گۆشتکردن بە چەند پرۆسیزەرێکی تایبەت و وردا ئەڕواکە ئەویش خۆی لە چەند قۆناغێک بینێتەوە. قۆناغی یەکەم پێش سەربڕینە کە لە قۆناغی یەکەمان پێویستە و ئاژەڵە چەند سەعاتێ ڕێستی پێ بدرێ بۆ ئەو گلای گۆچینە تایبەتەی کە لە لەشیان هەیە و لە دەستووە تەعویزی بۆ بکرێتەوە. پاش ئەوەی کە کێشەی نەبوو لە فلتەری یەکەم کەواتە پێش سەربڕین مشکلەی نەبوو نقلەکرێت بۆ فلتەری دووەم. لە فلتەری دووەمە پرۆسەی دوای سەربڕینی پێوتر لەم پرۆسەیە بەڕاستی ئاژەڵەکە بە پرۆسیزەرێکی زۆر تایبەت و وردا ئەڕواکە ئاژەڵەکە دوای ئەوەی سەر بڕا خوێنی دەرچوو عملەی درێسینی بۆ کرا پێستی لێکراوە ئەندامەکان دەرهێنرا. ئێمە هەڵەسین بە چەند پرۆسەیەکی فەحسی زۆر وردا دوای ئەوەی کە ئاژەڵەکە گەر هەر کێشەیەکی بوو ئاژەڵەکە ڕەتەکرێت ئەگەر نەیبوو ئەیخێنێ ناو بەڕادەوە بۆ لە بەڕادا پێویستە چەند سەعاتێ بمێنێتەوە. ئەم پرۆسیزەرانەی باسمان کرد لە کوشتارگە ئەنجام ئەدرێ بەڵام ئەم پرۆسیزەرانە قورسە لە غێری کوشتارگا کەسێک کە لە ماڵەوە سەری ئەبرێ قورسە بتوانێت ئەم پرۆسیزەرانە ئەنجام بدات. بەڕێوەبەری کوشتارگەکەش ڕای دەگەیەنێت لا یەکەم ڕۆژی جەژندا لە پێشوازی هاوڵاتیاندا دەبن بۆ ئەوی بە باشترین و تەندروستترین شێوە قوربانی هاوڵاتیان بەجێ بگەێنن. ئێمە بەنسبەت قوربانیکردنەوە یەکەم ڕۆژی جەژن کە ئاکاتە ڕۆژی یەکشەمە ئێمە ستافمان ئامادە کردەوە ستافی ڤێنتێنەری ئەوانیش وەکو خەفەرات ستافی خۆیان هەیە. ڕۆژی یەکشەمە دوای نیمەڕۆکەی هەر کەسی هەر هاوڵاتیەک ئێوێ قوربانی کە ئایا چی ڕەشە وڵاغ بێت چی مەڕی حیوان و وردا بێ مەڕۆ بزن ئێمە ئامادەین لە دوای نیمەڕۆی ڕۆژی یەکشەمە دوای نیمەڕۆی ڕۆژی جەژنەوە بێنتە لە قوربانەکەی بۆ ئەەکەین و شەویش بە سیارە بۆ بێن و بە سێمانی بۆ هەر شوێنێک بێوێت. بەپێی ئامارەکان تەنها لە دوو ڕۆژی ڕابردوودا نزیکەی 4,000 سەر ئاژەڵ لە کوشتارگەی نوێی سلێمانی سەر بڕاون. چاوەڕێژ دەکرێت لە سێ ڕۆژی ئایندەدا نزیکەی 8,000 سەر ئاژەڵی دیکە سەر ببڕێن و ڕەوانەی بازاڕەکان بکرێن. لە ساڵانی ڕابردوو کە هەرێمی کوردستان بە قەیرانێکی قوڵی داراییدا تێدەپەڕی و نیوە موشە دابەش دەکرا لە هەرێمی کوردستان پرۆسەی بە قوربانیکردن نەوەستا. بە جۆرێک تەنها لە جەژنی قوربانی ڕابردوو بەپێی ئامارەکان زیاتر لە 4,000 سەر ئاژەڵ بە قوربانی کراوە. چاوەڕێژ دەکرێت بۆ ئەم ساڵ ڕێژەی قوربانیکردن لە پارێزگای سلێمانی بۆ دوو هێندە بەرز بێتەوە. ڕاستی حەمامین، کەناڵی ئاسمانی پەیام، کوشتارگەی نوێی سلێمانی.